کۆبوونەوەکەی ڕۆژی دووشەمەی سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە هەولێری پایتەخت تا ڕادەیەک دەرگایەکی نوێی بەڕووی چارەسەرکردنی کێشەکان و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان نەکێتی و پارتیدا کردەوە. ئەوەش دوای زیاتر لە 6 مانگ لە گلەیی و گازندە و جۆرێک لە ناکۆکی هەردوولا لەسەر کۆمەڵێک پرس و مەلەفی پەیوەست بە دۆخی هەرێمی کوردستان. کە درێژکردنەوەی ویلایەتی پەرلەمانی کوردستان و بەکارایی هێشتنەوەی دامەزراوەکانی سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان بوو. متمانە نەمابوو لە نێوان پارتی و یەکێتی، ئێستا وردەودە خەریکە متمانەیە دروستە بێتەوە. لە دوای متمانە ئیرادە گرنگە. ئایا چەندێک ئیرادەی ئەوە هەیە کە هەردوو لایەن گەشت بێتن بۆ قەناعەتی کە دۆخی هەرێمی کوردستان باش نییە، گوشارێکی زۆر لەسەر هەرێمی کوردستانە، پێکەوەبوونیان ڕەنگە بتوانن بەشێک لە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان پارێزنەوە. پارتی دموکراتی کوردستان پەلەی کرد لەوەی کە بە ڕێژەی کورسی تەعامل لەگەڵ هەرێمی کوردستانەکە. دۆخی هەرێمی کوردستان جیاوازە، یەکێتی ئەگەر 10 کورسی بێ و 15 کورسیە بێ منتیقە نفوزێکی فراوانەیە کە یەکسانە بە منتیقە نفوزی پارتی دموکراتی کوردستان. بۆیە پێم وابێ هەڵەکە لێو دەست پێ کرد کە پەلەی تیاکرا لەوەی کە بە ڕێژەی کورسی مامەڵە لەگەڵ دۆخی هەرێمی کوردستانە کرێن. پێم وابێ پارتی خەریکە و هەڵەیە چارەسەر دەکات. هەرچەندە ناکۆکی و نیگەرانیەکانی یەکێتی و پارتی و جیاوازیەکانیان لەسەر کۆمەڵێک پرس هێشتا لە جێی خۆیدایە، بەڵام وەک چاودێران دەڵێن ئەمان گاوە سەرەتایەکی ئەرێنیە بۆ ڕەوینەوەی ناکۆکیەکان و هەنگاونانی کردداری بۆ چارەسەرکردنی کێشەکان. پێم وایە زەمینەی ئەوە ڕەخسا بوو کە ئەو دیدارە بکرێت و پێم وایە بۆ هەردوو لا هەنگاوێکی بوێرانە بوو کە بەبێ وەساتەتی هیچ لایەک خۆیان بەیەکەوە دابنیشن و پێم وایە بەوەی بۆ هیچ شتێوەکوەوە سیر نەکەن کە عەسای سیحریان پێ، بەڵام لانی کەم بەشێک لە کێشەکان ئەڕەوێتەوە و بەشێک لە کێشەکان بەرەو چارەسەرەوات. کۆبوونەوەکەی سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەت دوای زیاتر لە 6 مانگ لە گلەیی و گازندە و بایکۆتی تیمی یەکێتی دێت لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران، بەڵام پاژەمانگاوە چاوەڕێ دەکرێت دەرفەتێکی نوێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بێتە ئاراوە. وا دەردەکەوێت یەکێتی و پارتی دوای کۆبوونەوەکەی سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گەڕاونەتەوە بۆ لۆژیکی گفتوگۆ و دانوستان و دەیانەوێت لە سەر مێزی گفتوگۆ و دانوستان کێشە و ناکۆکیەکانی نێوانیان چارەسەر بکەن. مەریوانە بڵا، کورس سات نیوز، سلێمانی.